گفتوگوێم پرس و باسبابەتاکەین لەگەڵ بەڕێز کاک حەمید بەدرخان سەرۆکی ئەکادمیای بەدرخان لە ئەڵمانیەوە لەگەڵمانە. کاک حەمید سڵاوم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. چیرۆکی ئەو نەخشەیەمان بۆ بگێڕەوە، ئەمە لەکوێ ئێوە پەیداتان کرد، لەکوێ دۆزیتانەوە، چۆن بەدەستان کەوت؟ دیارە ئەو نەخشە عوسمانلیە سەرەتا درود بۆ جانی پاچی شکۆینەتەوە سەرۆک مامزەلان. دیارە من برا گەورەکەم لە ساڵی 65ەوە ماڵی لە مووسڵ بووە، کاری نانەوایی کردووە تا سقوط 2003 ئێمەش بە ماڵ و منداڵەوە سەردانی ئەوانمان کرد. من نامەوێ هەمان ئەو چیرۆکەی کە بە درێژایی بڵێن 21 ساڵە دێگێڕینەوە. من بە کورتی دەتمەسەرەوەی کە من لە ماڵی ئەوان بووم، میوانی هات بۆ جەژنانە، ئیدی گوتی نەخشەیەکی زۆر گەورەمان هەیە لە بنەماڵی ئەلمەعماری بۆمان بەجێماوە لە مووسڵ. من حەز دەکەم پێشکەشی سەرۆک مامزەلانی بکەم. هەتانە گوتم من نابێ ببینم. ئەوە بوو هێنایی لە ناو پەڕۆکێکی سەوز بوو، وەکو بڵێن چۆر قورآن هەوزەگیرە لە ناو پەڕۆکی سەوز. خەریتەکەی نەخشە گەورەکەی لێ کردەوە، 16 پارچە بوو، چەرم بوو، زۆر جوان بوو، ڕەنگاوڕەنگ بوو، نووسرا بوو طبعت في مطبعة ئەمریکان في لوبنان 1897. دیارە من هەربینیم ئەوە بوو، بەڵام بەڕاستی من گوتم نەوەکو بڵێمەوە زۆر گرنگە و نیمانەوەوانە ئەویش داوای پارەی زۆریان کۆمەڵک شت بکەوانە. گوتمە بۆ ئیماد ئەمە لەو خەریتەمان زۆر هەیە، بەڵام ئەوەی ئێمە کاڵ بوویتەوەی تۆ تۆخترە. گوتی بە هەر حاڵە من پێم خۆشە. بۆ بەیانی من سارەیەکم لە گەراج بە تایبەت گرت، هاتمە سلێمانی لە سکرتاریەت، باسم کرد کە گوتیان زۆرمان پێ باشە، دەکرێ ئەو کابرایە لەگەڵ خۆتبینی. گەڕامەوە مووسڵ، لە مووسڵ براکەم لەگەڵ ئەبوو عیماد لەگەڵ خەریتەکە هێنامان بۆ سکرتاریەت بەڕێزەوە وەرگیرا و من پێشی خەریتەکە بدەم بە سەرۆک مامزەلان. من سەردانی سنتەری لە کۆڵنەوەی استراتیزیم کرد، ئەو کات لە پشت بنگەفتی عادی جەمال بوو، لای کاک فەریدی ئەسەسەد، و هەروە سەردانی ماڵی مامەتا جەمال عەبدولیشم کرد کە ئاگادار بێ لە بەرامبەرەوەی کە ئەو خەریتەیە پێشکەش بە سەرۆک مامزەلان دەکرێت. دیارە گرنگی ئەو خەریتە لەوەیە کە بەڕاستی هەموو ئەو ناوچانی ئێستا بە پێی مادەی 140 و ئەوانی دیکە کە بازەوە دەکرێت على ئەساس ئەمانە دەکەونە بڵێن شوێنە جێناکۆکو ململانەکان بە پێی مادەی 140 لەو نەخشە عوسمانلیە هەمووی یەکلایی بۆتەوە کە ئەوە خاچی کوردانە، خاچی جێنشینی ئەو کوردانەیە کە لە پشتی شنگالەوە هەتا پشتی زورباتیە و ئەو لای مندەلیشەوە کە ئەوە خاچی کوردانە و کورد تێدا نیشتە جێبوونەوە دەکرێ کوردان بە شانازیەوە بازە شوێنی باب و باپیرانیان بکەن. بەڵام پرسیارەکەوەیە ئاخۆ ئەم بەڵگەنامەیە ئەو نەخشە عوسمانلیە ئەگەر لای هەریەکێکی دیکە بە وەکو سەرۆک مامزەلان ئەکتیڤیتی ئەوەی دەکرد کە ئاوا نیشانی بدا بۆ ڕایگشتی و ئەگەر مشتومڕ لەسەر کۆمەڵێک شت هەبێ پێشووتر بەڕاستی ئەنجومەنی حکم لە عێراق زمانیان گەرم بوو، وەکو سەرۆک مامزەلان دەڵێ جارێکیان گوتیان پێشمەرگەی میلیشایە، ئەحمەد چەلەبی گوتێتی نەخێر ئەوە ئێوە هەمووانی پێشمەرگەیە دەخۆن، ئێمە کاتێکە پێشی حکومەتی عێراقی بڕوخی ئێوە هەمووتان لە کوردستان بوون. بۆیە دەکرێت بەڕاستی ئەمڕۆ خوێندنەوەیەکی نوێ، خوێندنەوەیەکی ورد بۆ ئەوانەی کە تایبەتمەندن یا لێکۆڵیارن بە جوگرافیای دانیشتوان یان ئەوانەی کە زۆر بە وردی بەڕاستی دیراسە بکرێ هەموو ئەو شوێنانە بە پێی ئەو نەخشەیە بەڕاستی
ڕیکۆرد بکرێ و تەسویری باشی بۆ بکرێت لە ڕێگای فڕۆکەیە درۆنە یا هەر شتێکی دیکەیە و تا ئێستا لەسەر ئەو نەخشەیە 4 فیلم هاتۆتە بەرهەمێنان یەکێکیان ئینستیتوتی فەڕەنسی بۆ لە هەولێر ئەوەی دیکە ڕووسەکان بوون سێ هەژاری بەشداری مامهەژارەیە پێشووتر ئەو فیلمەی بۆ بەرهەمێناوە و یەکێکیان هەر ئەکادیمیای بەدرخان بەرهەمی هێناوە یەکێک لە فیستیڤاڵە نێودەوڵەتیەکان کە لە 16 وڵات ئێمە کارمان کردووە لەوێ نیشانمانداوە بۆیە بەڕاستی ینی من شانازی بەوە دەکەم کە ئەو نەخشەیە هەموو ساڵ لە 9 شوبات نیشان دەدرێ و هەم سەرۆک مامزەلال و هەم برای ڕەوانشادم کاکەم فارس کاتێک کە ئەو ڕۆڵی هەبوو لە هێنانی ئەو نەخشەیە بەری چەند ساڵە کۆچی دوایی کرد بەڕاستی ئەبوو عیمادی ژەر کۆچی دواییان کرد و بەداخەوە بەڵام ئەمە کارێکە جێگای شانازی ئەکادیمیای بەدرخان و بنەماڵی خۆشمانە کە ئەمە کارێک بۆ ئێمە پێشکەشی گەلی کرد و سەرۆک مامزەلالمان کردووە ئەمەژەت بۆ کردوتە دەگەرە و نەخشەیە نەکەوتایەتە دەست سەرۆک مامزەلال ڕەنگە هەروە بەونبووی بمایەتەوە ڕەنگە ئەهمیەتی خۆی نەگەیشتە بۆ ئاستەیانی ئەو سەرۆک مامزەلال بوو لە جێگەی خۆی داتوانێ ئەم نەخشەیە بەکار بێنێ نەخشەی دیکە هەن لەم شێوازە ئەگەر تۆ زانیاری دەبێ ینی لە دوای ئەوەوە ئەمە نەبوو بە بۆی کە جۆرێکە ئینسان خولیای بۆ دروست بێ بە دوای نەخشەی دیکەدا بگەڕێ بە دوای بەڵگەی دیکەدا بگەڕێ لەم شێوازە من وای دەبینم کە بەڕاستی لەوانەیە نەخشەی دیکە هەبێ و بە تایبەتی لە کۆنگرەی پاریس 1990 کاتێک ژەنەرال شەریف پاشای خەندان لەو کۆنگرەیە هەوڵی داوە چەندین نەخشەی نوێ لەوێ پێشکەش کرا و هەروەکو بگەڕێمەوە سەر پرسیارەکەت ئایا ئەگەر ئەو نەخشەیە لای سەرۆک مامزەلال نەبا لایەکیشی دیکە بە ئاوا ئەکتیڤیتی دەبوو نەخێت سەدان شت ئەوە یەک لەو دەرهاوێشتانەی کە سەرۆک مامزەلال کۆچی دوایی کرد وەزعی کورد لە بەغدا چی بەسەر هات ئەوە ڕۆگە و ئەوە ڕۆڵ و پێگەی مامزەلال بوو لە بەغداکە گەلی کورد هەموو ئەو مافانەی بەپێی دەستور بەڕەوا دەبیدرا ئیدی کەس دەی دەتوانی لاملی ئاسڵ بک لە بەرامبرەوەی غەدر لە کورد بکە بۆیە سەرۆک مامزەلال نەگەر و خەریتە سەدان کاری دیکە بەڕاستی ئەوەی کە مستەحیل بوو ئەو مامزەلال دەیکرد بە ئەمری واقع بۆیە من پێم وانییە پێگەی مامزەلال وەکو سەرۆک کۆمار لە بەرامبەر فرەی ئەحزابی عێراقی و مەسەلەی مەزاهب و نەتەوە و کۆمەڵە کشتی دیکە بەڵام سەرۆک مامزەلال زۆر ورد بوو دنیا بینینی بۆ ئەوە بوو کە لەگەڵ بەختەوەری بۆ کۆمەلگای عێراق بوو لەگەڵ ئەوە بوو کە هەموو کۆمەلگاکان بەیەکەوە بژین و مامزەلال هەرگیز سڵی نەکردوێتەوە لە بەرامبەر مافەکانی گەلی کورد و هەوڵیشی داوە بە پێی دەستور کە ڕێداوە جگەلەوە سەرۆک مامزەلال بەدەر لەو شتانە خۆی ڕۆژنامەنووس بوو خۆی مێژوونووس بوو خۆی پیاوێکی یاساناس بوو بۆیە بەڕاستی ئەوەیە کە من پێم وانییە بۆیە لای دکتۆر کەمال فوادیش دکتۆر کەمال فواد یەک لە دیبلۆماتکارە هەرە گەورەکان بوو دکتۆر کەمال فواد دکتۆراکەی لەسەر دەستنووسی کوردیە دکتۆر کەمال فواد زیاتر لە 100 نەخشەی کوردستانی گەورە لە هەموو سەردەمانێک لە سەدەی 17 لە سەدەی 18 لە سەدەی 19 کۆن من لەوانەیە ئاگاداری 5-6 دانە لەو نەخشانە بم ئەودا فەڕەنسیەکان کردویانە ڕووسەکان کردویانە ئەڵمانەکان کردویانە زۆربەی ئەوانە دیکە کردویانە بۆیە من پێم وایە دەبێت زۆر ورتر کار لەسەر
ئەو نەخشەیە بکرێت بە دوواداچوونی بۆ بکرێت کە بەڕاستی ماف بۆ مافکوراوان بگەڕێتەوە و من دیسانەوە دەڵێم هیوادارم لێ کۆلیاران یا هیوادارم هەموو ئەوانەی کە لەو بوارە کار دەکەن بە دوواداچوون بکەن من پێم وایە تا بگاتە حەدی ئەوەی کە کوردان مافی خۆیان وەرنەگرن لە دادگا نێودەوڵەتیەکان داوای یاسایی تۆمار بکەن بۆ ئەوەی ماف بۆ مافکوراوان بگەڕێتەوە. کاک حەمید هیچ زانیاری لێ ئێستا نەخشەکە لەکوێیە لەکوێ پارێزراوە؟ من ئەو نەخشەیە کاتی خۆی لە سکرتاریەت ئەو کات ئەو نەخشەیە درا بە ئاراسی شێخ زەنجی. ئاراسی شێخ زەنجی لە سکرتارەتی مامزەلال بوو ئەو خەریتەیە نێردرا بۆ بەغدا کە نێردرا بۆ بەغدا پاشەوەی ئەوەی من بیستومە ئەو خەریتەیە تاکید کراوەتەوە لە دارالوەسایقی ئەمریکی ئایا ئەم خەریتەیە ئەم نەخشەیە ساختەیە یا ئۆرجیناڵە ئەم پاشەوەی تاکید کرایەوە کە ئەم نەخشەیە ئۆرجیناڵە هیچ دەستکاری نەکراوە و ساختەش نییە ئەو نەخشەیە ئەو کات من پێم وایە لە چوونە ژوورەوە مرافعە گەورەکەی نۆی شوبات کاک ئازادی مسەوەر نوێ بۆ کاگازاد کاگازاد ئێستا وابدانم هەر وێنەگیری سەرۆک کاک پاڤێڵە بەڵێ ئازاد بابان ئازاد بابان لەوێ بووە و ئاگایلەیە و ئەو دەزانێت لە کاتی مرافعەکە لە ژوور بووە و ڕسمیشی گرتووە و منیش کۆمەڵێک ڕسمی دیکەشم هەیە بەرام هیچەوە خۆشتر نەبوو بەڕاستی ئێمە بۆ یەکەمی جار لە شاشی تەلەڤیزیۆنەکان بینیمان برازاکان و براکانم سوتفا و ئێوارەی پێ گوتیان هەمامەوە خەریتەکە ئەوە مامزەلال بڵندی دەکات لە مەجلس حکومەوان ئەوە بەڕاستی خۆشترین ڕۆژ بووە لە ژیانم و من زۆر جاران شانازی پێوە دەکەم بەو ڕۆژە و هیوادارم دەسەڵاتی کوردی زانستخوازان ئەکادیمیستان لێکۆلیاران بە دوای شتە وردەکاندا بڕۆن کاگرانکۆ لەوانەیە تەوەقع نەکەی ئەو ماوەیە ئێمە سەدان دێکۆمێن سەدان بەڵگەنامەمان لەسەر شەریف پاشای خەندان دەستکەوتووە شەریف پاشای خەندان یەکێکە لە سەدەی 20 ئەو سەدەی 19 لەدایک بووە سەدەی 20 بەڕاستی شەریف پاشا بۆ کورد هات سەدەی 19 سەدەی 20ش سەرۆک مامزەلال بە کوردی بەخشی بۆیە دەڵێ 800 ساڵ کەسێکەڵ دەکەوێت لە ناونەتەوەی بۆیە ئێمە ڕێز لە هەموو ئەو کەسانە دەگری کە دیبلۆماتکارن بە تایبەتی ئێمە سەدان دیکۆمنتمان لە شەریف پاشای خەندان دەستکەوتووە کە بڕیارە لە نەورۆزێ وەکو پێشەنجی دیبلۆماسی کورد ڤیستیڤالێک ساز دەکەین لە کەتەنزارۆ بە ئامادەبوونی دەستەبژێری کوردان و کۆمەڵێک لە خەڵکان کە بتوانین زیاتر ئەوە بکەن بۆیە من دەمم ئاراستەی ڕێکخراوی سەرۆک مامزەلال دەکەم بە تایبەتی دکتۆر حەمەد سابیر کە زیاتر ورتر کار بکرێ لە بەرامبەرەوەی کە هەموو ئەو شتانەی کە پێشووتر مام وەکو کتێب یا مام وەکو ئەو بیرەوەری دەدوسانەی خۆی یان مام وەکو ئەوەی لەسەری نووسراوە ئەوەی لەسەری دەنووسرێت هەرچەندە کۆنفرانسیان ئەنجامداوە بەڵام دەکرێت ورتر کار لەسەرەوە بکرێ هەر من پێشنیار دەکەم هەر ئەو نەخشە عوسمانیە وەکو پۆستکارد چاپ بکرێ پۆستکارد بۆ ئەوەی زیاتر بڵاو ببێتەوە بە ناو خەڵکە ئەودا بە زمانەکانی ئەڵمانی ئینگلیزی کوردی عەرەبی فارسی تورکی هەر زمانێکی دیکە بۆیە بەڕاستی من پێم باشە نۆی شوبات لە یادی ڕۆژی مرافعەکە کەناڵە تەلەڤیزیۆنەکان بە تایبەتی کورسات کە بە شانازیەوە مسپاس کورسات دەکەم کە ئەوە چەند ساڵە لەسەر یەک لەو ڕۆژە بەڕاستی بەبیر خەڵک دێنێتەوە و دیدار دەکا بەڵام دەکرێت لەسەر ئەو نەخشەیە
کۆنفرانسی زۆر گەورە ئەنجام بدرێ دەکرێت لە ڕێگای ئەو نەخشەوە یعنی کۆمەڵێکشت بکرێت کە بەڕاستی ینی بۆ هەوڵ نەدرێت 2,000 دانەی گەورە 170 چاپ بکرێت خەڵک لە ماڵی خۆی لە جام و چارچێ و هەڵی بواسێ بۆ نابێ ینی دەکرێت ئێمە کاتی خۆی لە معرەزی کتاب فرانکفۆرت لەگەڵ ئاسۆ حەیدەری ئێمە چەند پۆستکارتمان چاپ کرد بە گەورە چاپمان کرد تورکەکانیش هاتن ویستان بیدڕێنن لێ بکەنەوە ئەزەتیان دای قسەیان کرد شورتیان هێنا بەڵام ئێمە مسر بوون لە بەرامبەرەوەی کە ئەمە نەخشەیەکی عوسمانلیە دان بە مافی کرد و هەموو ئەو زەویانە لەوێ تێدا نووسرایە کە دەوڵەتی عێراق و تورکیا و سووریا و ئێران نا بەڵام ئەوانی دیکە بردیانە بۆ خۆیان و کوردیان بێبەش و مافکورا و کردووە. سپاس دەکەم کاک حەمید بەدرخان بەرپرسی ئەکادمیای بەدرخان سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان زۆر سپاس.